والله خەڵکە بۆ لە مەجلیسا سوێن بەخوا ئاوا شانازی کردووە بە تەندروستی خۆیەوە ئەڵێ سوێن بەخوا لەو ڕۆژەوە حتا ئێستا نەمزانێت لە شتاقی چییە. ئاگاداری خۆت بە دڵسافی خراپان دێجار ئەو پۆز لێدانە ئەو شانازیکردنە بە خۆتەوە زەرەری بۆ خۆت و بۆ بەرامبەری شەیە. بۆکو پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم دڵی نەخۆش بدەرەوە خەمباری مەکە. پێغەمبەری لای کەسی نەخۆشە باسی تەندروستی خۆت مەکە. دەڕۆیت لای نەخۆشێک کەوتووە نەخۆشی زەعیف و لاوازی کردووە بێهێزی کردووە، مەڵێ بەخوا هەتا ئێستا نازانم سەرێشە چییە، نازانم فڵان نەخۆشی چییە. ئازایەتی خۆت نییە، قارەمانی پاڵەوانی خۆت نییە، فەزڵی خوایە بەسەرتەوە کە تە نەخۆش نیت. خوای گەورە لە ساغی کردوویتە بۆیە ئەو نەخۆشە خەمبار دەکەی، چونکە تەندروستی زۆر خراپە، تەندروستی خراپە، سیحەتی خراپە، تۆ باسی خۆت دەکەیت و شانازی بە خۆتەوە دەکەی. و دوای ئەوەش لەوانەیە هەندێک جار چاوێکت لێ بدرێ ئەو نەخۆشە بێ یا کەسێکی لەو مەجلیسایە چاوت لێ بدا جارێتر لە ساغی بە خۆتەوە نەبینیت، تووشی دەرد و بەڵا بیت، تووشی نەخۆشی کێشە بیت. بۆی لای نەخۆشە باسی تەندروستی خۆت مەکە، باسی قووەت و هێزی خۆت مەکە، چونکە هەم خەمباری دەکەی و هەم زەربەیەکیش لە خۆت ئەدەی. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کە دەڕۆشتە لای نەخۆش دەیفەرموو لا بەئس تەهور ئین شاء الله، هیچ نییە، خەم مەخۆ، تەنها پاکەرەوەی گوناهەکانە، ئەم نەخۆشی تۆ گوناهەکانت پاکەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوها دڵنەوایی نەخۆشی دەکرد، هیچ نییە پاکەرەوەی گوناه و تاوانە ئین شاء الله. تۆ شانازی دەکەیت و دەڵێ من ئاوام و نەخۆش ناکەوم. والله خەڵکە بۆ لە مەجلیسا سوێن بەخوا ئاوا شانازی کردووە بە تەندروستی خۆیەوە ئەڵێ سوێن بەخوا لەو ڕۆژەوە حتا ئێستا نەمزانێت لە شتاقی چییە. ئاگاداری خۆت بە دڵسافی خراپان دێجار ئەو پۆز لێدانە ئەو شانازیکردنە بە خۆتەوە زەرەری بۆ خۆت و بۆ بەرامبەری شەیە. بۆکو پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم دڵی نەخۆش بدەرەوە خەمباری مەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ ئەوانەی کە لە دنیادا لەشیان ساغ بووە نەخۆش نەکەوتونە لە ڕۆژی قیامەتە ئاواتە خوازن، کاتێککە دەبینن ئەو کەسانی نەخۆش بوون لە دنیادا خوا چی پاداشتێکیان نەداتەوە. پاداشتی نەخۆش زۆر گەورەی لای خوا، نەخۆشێکە سپاسی خوا بکات لەسەری. ئەو کاتە لە ساغەکان تەندروستەکان دەڵێن خۆزگایە لە دنیادا بە مەقەست لاشەمان، پێستمان، گۆشتمان پارچە پارچە بکرایە. قورسە ئەمە ئاواتە خوازی خۆزگای هەموو گیانم نەشتەرگەری بووایە، خۆزگایە هەموو گیانمە بە مەقەس و بە کەتەر ببڕیایە، بۆ ئەوی منش ئەم پاداشتەم وەرگرتایە. بۆی ئەم ڕۆشانازی بە لە ساغی خۆتۆ مەکە. ڕۆژێک دێت سوێن بەخوا لە ساحەی مەحشەر و لە قیامەتە ئاواتە خوازی بەوەی خۆزگای تۆش دەسەر جێگا بکەوتیتایە. مەبەستمان ئەوەیە دڵی نەخۆش خەمبار مەکەن، بێتاقەتی مەکەن. ئەو دڵسافیە زۆر خراپە، قەت نەخۆش ناکەوم، نازانم نەخۆشی چییە. ئەوە کاکە فڵان نەخۆشی چۆنە، یعنی وەک شتێک من قەت نەمگرتووە. ئەو شتانە زۆر خراپە. ئەوە دینی خوا بە هیچ جۆرە ڕێگا بۆ شتە نادا. ئەو پۆز لێدان و خۆ بە زلزانی نا فەزڵی خۆیە بەسەتەوە، نەک ئازای و قارەمانی خۆت بێت. کەواتە ئاگاداری خۆت بە لای نەخۆشدا باسی تەندروستی ساغی و سەلامەتی خۆت مەکە، بۆی خۆت پارێزراوە بی، بۆی نەخۆشیش خەمبار نەکەی.